دیارە بە پێی مادەی 6 کە تایبەتمەندیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنەکان بە شێوەیەکی گشتی دیاریەکە لە یاسای ژمارە 3 ساڵی 2010 کە باس لەوە کاکە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانایە کە ناوی گوند و با بڵێین شار و شارۆچکە و قەزا و ناحیەکان بگۆڕن ئەویش بە پێشنیاری یەک لە سەرسێ ئەندامانی ئەنجومەنیا خود پێشنیاری بەڕێز پارێزگار بۆیە ئێمە هەر لەو ڕوانگەوە وەک دەست پێشخەریەک پێمان باش بوو کە لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو داگیرکاریە زۆرەی کە وڵاتانی دەوروبەر کردویانەتە سەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆرێک لە ناوی شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان تەنانەت گوندەکانیش ناوی بیانین یاخود ناوی تورکین عەرەبین فارسین بۆیە کاتیەوە هاتووە کە مادام ئەو دەسەڵاتە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانایە ئەنجومەنی پارێزگاکان بتوانن بۆ خۆیان بەڕێکارە ئیداریەکان داوا لەو شوێنانە بکەن کە ناوەکانیان ناوی بیانین و ناوی بەدیل بە ڕەزامەندی خەڵکی ناوچەکە و خەڵکی دەوروبەر بدۆزرێتەوە ئێمە ئەو یاداشتەمان داوە یاداشتەکە ئاراستەی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕابردوو با بڵێن ڕێکاری تر ئەگیرێتە بەر بۆ ئەوەی بتوانین بە عەمەلی ئێمە ئەو هەنگاوە بنین و من ئومێد دەکەم هەرتەنیا سنووری پارێزگای سلێمانی نەبێ من ئومێدەوارم کە لە پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە ئەو بە وەک پرۆژە یاسا ئاراستی بکەن چونکە دیارە لە گۆڕینی ناوە کۆمەڵێک لێکەوتەی قانونی تر ئەبێتەوە لە مەسەلەی با بڵێین دەفتەر نفوس و پاسپۆرت و کۆمەڵێک شتی تر کە جنسی عێراقی ئەوانە ئەبێ ئەوە هەموو ڕێک بخرێ و لێکەوتەکانی بێتەوە و لێکەوتانی پێویستی بە با بڵێین هینی مادی هەیە بۆی کە بڕێک پارەی بۆ دەستنیشان بکرێ بۆ ئەوەی هەموو ئەو مەلەفانە کە لە ئەنجامی ئەو ناوگۆڕینەوە ئەکەوێتەوە جارێکی تریانی هەمووی ڕێک بخرێنەوە ئەو داگیرکاریانە کە ئێستش بەردەوامە ئێمە بینیمان لە ڕۆژاوا بە بیانووی جۆرا و جۆر هێرشکرایە سەر ڕۆژاوای کوردستان دیارە بوونی ناوی تورکی یان عەرەبی یان فارسی جارێکی تر ئەمە ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغەکانە دەوڵەتانی داگیرکرد وەک بەڵگەی تەریخی بەکاری بێنن کە ئەو ناوچانیان ئەو سنوورانەی دەوڵەتە داگیرکارەکان بۆ لە کاتێکە ئەو ناوچانە ناوچەی کوردین و مڵکی باو باپیرانی کوردن و بەڵگەی پێچەوانە لەسەر ئەوە ئێمە هەمان بێت کە ئەم شوێنانە شوێنی کوردین و ئەبێ خاڵێکی دەستپێکە بێ بۆ ئەوەی کە ئێمە بکەوێنە ئەوەی کە هەنگاوی بۆ بنین چکە من ینی پێم وایە هەرە بێ هەنگاوە بنرێ بۆیە تەمەنامە کرد ینی لە خولی پەرلەمانی کوردستانە لە ساڵی 92 هەر ئەو کاتە ئەو هەنگاوە بنرایە ئێستش زوونیە و پێویستی بەوە هەیە کە ئەو هەنگاوی بۆ بنرێت ڕووی یاسایەکەی وەکو پێم وتیەوە یان پێشنیاری یەک لە سەرسێ ئەندامانی ئەنجومەنە و یاخود پێشنیاری بەڕێز پارێزگارە کە داوای ئەوە ئەکات کە داوای ئەوە کرا لە قەزا و لە ناحیەکانەوە یاخود لە گوندەکانەوە ڕێکاری ئیداری ئەگیرێتە بەر کە ڕێکارەکان گیرانە بەر ئاراستی ئەنجومەنی پارێزگا ئەکرێت لە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەن دەنگی لەسەرەدا لە ڕابردوو ئێمە بۆ نمونە ناحیەی زەڕایان هەبوو کرا بە ناحیەی وارماوە ناوێکی کوردیەوە پەیوەندیدارە بە شوێنەکانەوە ئەکرێ مەسەلەن بە ناوی چیایەکەوە شارێکە ناوەکەی عەرەبیە بۆ نمونە ئەتوانی بیکەی بە ناوی چیایەکی بەرز لە نزیکەکە خودت خۆی بە سەرچاوە مێژوویەکانە بگەڕێ هەرێکێک لەم شوێنانە ناوی خۆیانیان هەیە بەو ناوانەوە لە دەوائیر و لە نووسراوە فەرمیەکانە بێت ئێمە ئێستا لە ئێستاە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاری لەسەرەکەین ئومێدەوارین کە شتەکە گشتاندنی بۆ بکرێ بۆ تەواوی هەرێمی کوردستان و لە پەرلەمانەوە یاسایەکی تایبەتی بۆ دەربچێ و بکرێ بە پرۆژە یاسا و کاری لەسەر بکرێت.